وەرزشی ئەسپ سواری یاخود سوارچاکی ئێستا لە هەرێمی کوردستان ئارەزومەندێکی زۆر ڕۆکەنە وەرزشی ئەسپ سواری و لە چەند شوێنێکی جیاواز چالاکی ئەسپ سواری ئەبینین و ئارەزومەندێکی زۆر لەم بوارەدا خۆیان دەبینەوە ئەیانەیە خۆیان فێری سوارچاکی بکەن بەڵام چەندین ڕێنمایی و مەرج و کاری پێویست هەیە پێش ئەوەی کە کەسێک لەگەڵ ئەسپێکە ببێ بە هاوڕێ یاخود ئەسپ سواری کا بێ فێر بێت بۆیە سەرۆکی یانەی گاردینە ئەسپ سواری گۆران غەریب میوانی سپۆرت مەگەزینەکە گۆران بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕەخسانیم دەرفەتە گۆران ئێستا وەرزشی ئەسپ سواری زۆر بڵاو بۆتەوە بە خەڵکێکی زۆر لە تەمەنە جیاوازەکان جاران تەنها کەسە بە تەمەنەکان لە گوندەکانە ئەسپ سواریانە کرد ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشتر لە شۆڕشەکانی کووردا ئەسپ ڕەمزی شۆڕش بۆ و بەکار هاتووە بەڵام ئێستا جیاوازە وەکو وەرزش سێدەکرێت ئەمەیە باسی وەرزشی ئەسپ سواری بەگشتی بوو ئێستا لە هەرێمی کوردستانە وەرزشی ئەسپ سواری لە چه ئاستێکایە بەڵێ کاکاران خۆشبەختانە ئێمە لە 28 2009 بۆ یەکەم جار لە شاری سلێمانیاکە توانیمانیانی ئەسپ سواری گاردینیا بە فەرمی بە ڕووی میوانەکانمانە بکەینەوە و لەوە دەستپێکێک بوو بۆ ناساندن و دووبارە هێنانەوەی بواری ئەسپ و ئەسپ سواری بۆ ناو شارە خۆشەویستەکەمان شاری سلێمانی ئێمە لەو مەجالەوە دەستمان کرد بە هێنانی کۆمەڵێک ئەسپی زۆر باش و تایبەت کە تایبەت بێ بە فێرگە و هیچ غەڵەتێ نەکات و هێنانی ڕاهێنەری تایبەت و ناردنە دەرەوەی ڕاهێنەرەکانمان کاتنەکانمان بۆ هێنانی شاهادەی باوەڕ پێکراو ئێمە هەتاکو ئێستا کە 4 ساڵ زیاترەوە یان ئێمە دامەزران و خۆشبەختانە زیاد لە 700 فێرخوازمان فێر کردووە کە ببنە خاوەنی بڕوانامەی ئەسپ و ئەسپ سواری ئێمە دووبارە توانیمان پەرە بەم وەرزشە بینەوە کە وەرزشێکی لەبیر کراو بووە کە زیندووکردنەوەی کەلتوری باو باپیرانمان بووکەوە بە ڕێزە ئێستا ئاماژە و پێیاکە لە هەموو شۆڕش و لە هەموو مناسەبە و بۆنە نیشتیمانی و نەتەوایەتەکانە بەکار هاتووە ئەگەر لە ڕووی دینی ئیسلامی شۆ سەیری بکەی سێشت سونەتەکە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێڵێ فێری مناڵەکانتی بکەن یەکێ لەوانە وەرزشی ئەسپ سواریە و یەکێ لەوانە تیرهاوێشن و مەلەوانی بەڵێ کەواتە من لە قسەکان مەوتم بێ مرۆڤ بێ بە هاوڕێ ئەسپ ئەم قسەیە یعنی چی تۆ بۆم شیکەرەوە ئەسپەکان مرۆڤ و ئەسپن بە هاوڕێ ئەسپەکان هەنێ تایبەتمەندی زۆر جیاوازیانێت تا لەگەڵ یانە تەعامل نەکەیت و لە ناویانە نەبیت هەنێ تایبەتمەندی هەیە لەوانەیە بەس تەنها بە جۆکەوت بێت و هەنێ کات جێی باوەڕپێکردن نەبێت بەو شێوەی کە خۆ لەگەڵ یانە تەعاملەکەی ئەبێ ئەسپ یەکەم جار لێو تێبگا بیناسی خۆشە بێ ئەسپ پچی بەلایە هەستە پێەکە لێو تێئگا و ئەسپ حەزی لە زۆر ینی خواردن نیە ئەسپ بۆ نمونە خواردنی زۆر پاک و تەندروستە خواگەر لە حاڵەتێکە تونێتێکی زۆری هەبێ ئەو ئاوە پیس بە ئامادەێنەی خواتەوە و کە مەترسیش بێ بۆ سەر ژیانی واسە بۆکو پاداشکردنەوەکەوەی کە بتوانانی لەگەڵ تەعامل کەیت و خۆشی بێیت پێویستە بۆ نمونەکە یەکەم جارە چتە لای لە تێستێ و بێ لە تێ جێزەر بێ بیت کەواتە نزیک بوونەوە هەیە لە بینی مرۆڤ و ئەسپا بۆ شێوانەی کە تۆ باسیەکەی ئەمە هەموو کەسێک دەتوانێت ئەم تەکنیکانە بەکاربێنی یاخود چۆن خەڵک فێرەکەن کە ئەم تەکنیکانە بەکاربێن و نزیک بێتەوە لە ئەسپ لە کاتی ئەسپ سواریە ئەزێتی پێنەگات ئەسپ زۆر بەهەستە لە هەموو کەس تێگا کە ئەچێ بۆ لای کە بزانێ ئازێتیان ئازێتی نایە و ئەسپەکانیش تایبەتمەندن هەر ئەسپە بۆ بوار و مەجای خۆی بەکارێت بۆ نمونە ئەسپانی کە بۆ فێرگە بەکارێتەوە ئەسپانی کە تایبەتە بۆ کەسانی کە بۆ نمونە یەکەم جاریانیان چەند جارێکە سەر ئەسپ کەوتون ئەوە کە سەر ئەسپ کەوتونەوە تایبەتن بە ئینی خۆیان کاتە جۆری جیاوازی هەیە ئەسپ هەموو ئەسپێ ناتوانێت سوارچاکی پێ بکرێت هەموو ئەسپێک ناتوانێت سوارچاکی پێ بکرێت چونکە هەنێ ئەسپێ وەکوتم بۆ تەنیا بۆ فێربوونە هەنێ ئەسپێ بۆ جەمپە بۆ بازانە هەنێ ئەسپێ بۆ سیباقە هەنێ ئەسپێ بۆ سێرکە هەنێ ئەسپێ بۆ جەمالەیە کە زیاترەوە ئەسپی عەرەبیەکان کەواتە لە هەرێمی کوردستان کام جۆرەیان زیاتر خەڵک ئارەزووی پێکات ئێستا لە هەرێمی کوردستانە هەموو جۆرەکانی بە تایبەتی سەریان تێکردبوون لە مەجای ئەسپی کوردیا کە لە شاری سلێمانی پەرەیەکی زۆر باشی پێگیراوە بۆ مەجای ڕەمبازی و نمایشکردن و ئەسپ سواری و مەجای دووەمیان مەجای ئەسپی عەرەبی جەمالەیە کە ئێمە خۆمان خۆشبەختانە توانیمان چەندین ئەسپی باشی لە ئەسپە باشەکانی عالم بینە شاری سلێمانی و لێرە ژێمە لە مانگی 12 ساڵی ڕابردووە بەشداری پاڵەوانێتی سۆمەری پێ بکەین لە شاری هەولێر و چەندین نەتیجەی باش بۆ شارەکەمان بەدەست بێن کە پلەی سێم و چوارەم باش لایەنەکەت هەنا یانەی گاردینە ئەسپ سواری
کام جۆرانە لەم وەرزشە ناکرێت کە باسەکەی بازدا نەکرێت یاخود نمایشە یاخود تەنها سوار چاکی فێربوونە. ئێستا ئێمە لایەنەکەمان بۆ کەسانی کە ئارەزومەندن بۆ یەک جاریان چەند جارێ تاقیکەنەوە ئەومان هەیە بەدەرلەوە کورسی فێربوونی ئەسپ سواری سەرەتاییمان هەیە کە ئەو کەسانی کە یان دەورابین و فێری ئەسپ سواریەکەن بە شێوازێکی ئەکادمی کە بتوانن لە هەموو شوێن و لە هەموو نادیەکان و لە هەموو دەرەوەی وڵات و شارە بەشداری لە چالاکیەکانە. کۆرسی دومیشمان هەیە کە کۆرسی جۆمپە کە کۆرسی بازدانە ئەسا لایەنەکەمان ئەوواکرێت و ئەسپی عەرەبی شوانەیە کە بەشداریان پێیەکەین لە پاڵەوانێتیەکانەوە ئێستا چەند ئەسپێکمان لە ڕاهێناندان کە بەتەمەین بەشداری پاڵەوانێتیا پێ بکەین لە مانگی 11 لە شاری بەغدا و لە مانگی 12 لە شاری هەولێر. باشە کەواتە ئەسپ سواری لەکوێ ئەکرێت لە هەموو شوێنەکە ئەکرێت بڵێن خەڵکێکە چێ بۆ ئەسپ سواری لە شوێنێکە کە مەرجەکانی تیانم ئەو مەرجانە چین کە پێویستە خەڵک ئەسپ سواری لەو شوێنە بکات. ئەو مەرجانە چین ئەو مەرجاناوەیە کە بێ ئەسپەکە ڕاهێنراو بێت تایبەت بێ فێرگە هەموو ئەسپێک بۆ ئەسپ سواری نابێت. ئەو کەسانی کە لەگەڵتان نابێت و بەردەوام ڕاهێنەریان کابتنە لەگەڵ ئەبێ و هەنێ سەرەتاییەکانە فێرکاوانی کە پێویستە بۆ سەرەتایی چۆنێتی سەرکەوتن دابەزین و مەرجی سەلامەتیش بەکارهێنانی کڵاوە بە ئەواناوی بەکاربێ بۆ سەلامەتی. ئەو زەوی شوێنەکە چۆن بێت؟ ئەوەش زەویەکە ئێسامە گۆڕەپانی یانەکەمان دوو کۆڕەپانمانێ دانەیەکیان تایبەتە بە فێرخوازەکانمان دانێکیان تایبەتە بۆ کەسانی کە سەردانمانەکەن. گۆڕەپانەکان ئێمە لەمێکی تایبەتمان بۆ هێناون ئەنی ئەگەر لە حاڵەتی کەوتنە خوارەوەی سوارەکە و کاتە مەترسێکی کەمتر ئەکەوێتە سەر ژیانی و ئازاری کەمترێت. باشە لە دەرەوەی ئەم گۆڕەپانانەی کە تۆ باسیەکەی مەترسیەکە تا چەند زیاتر ئەبێت خەڵکێکە لە دەشت و دەرێکە ئەسپ سواریەکەت. ئەگەر شارەزاییان نەبێت و گەر ئەسپەکانیان ڕاهێنراونە بن مەترسێکی زۆرەکەوێتە سەر ژیانیان چونکە ئەوە ڕیسکێکی گەورەیە تۆ ناتوانانی سوار هەموو ئەسپێک بیت ئەسپ سواری بە هەموو ئەسپێ بکەیت و ڕیسک بە ژیانی خۆتەوە بکەیت. ینی مەترسیدارە لە دەرەوەی بەتاکید ئەگەر ئەسپەکە لی شارەزانە بین نەزانی چۆنە بەتاکید مەترسیدار. ئەمە یەکێکە لە ئەسپ سوارەکان کە لایەنەی گاردینیا بوو لە سلێمانیا بەناو بانگە ئەو تەمەنەکان چەند کە سەردانی ئێوەکان زیاتر؟ ئێمە تەمەنەکان لە هەموو تەمەنێکەوە لە 3 ساڵ تا 4 ساڵ ئەتوانێت ئەسپ سواری بکە. ئەوە زیینەخانێکێکە لە هەرە سوارە بچووەکانی گاردینیاوکە بە شانازیەوە توانی بڵێنینی شاری سلێمانی و دەوروبەریشی کە یەکێکە لە باشترین سوارەکان و لێزانترین سوارەکانە ئەیبینی و لە زۆربەی فیستیڤاڵ و بۆنە نەتەوایەتیەکانە بەشداری کردووە و بڵێم لە ئێستا باشترین ئەسپ سوارە لە تەمەنی خۆیەوە بگرە هەنێ لە تەمەنەکانی ترە. زیینەت چەند ساڵێکە لەگەڵ ئەسپەکانە هاوڕێیان زیاد لە 3 ساڵە بەردەوام لەگەڵ ئەسپەکانایەوە بە شێوازێکی زۆر جوان و ئەکادمیانە فێری هونەری ئەسپ سواری بوو. مناڵێک چەنی پێویستە تاوکو ینی ستانداردێک نییە بۆ فێربوونی مانگێ 2 مانگ 3 مانگ کەسێک لەو شێوەیە خۆی فێربوونەکان دەورە بینێ لە کەسێکەوە تا کەسێکتر. ئێستا ئەمە لایەنەکەمان کۆرسی تایبەت بوون کۆرسی تایبەتمانێ بە فێربوونی ئەسپ سواری کە کۆرسی سەرەتاییە پێگاتوە لە 15وانە هەروانەیەک 30 خولەکە ینی زۆربەی فێرخوازەکانمان بگرە لە 9 بەرەو سەر بە تەواوەتی فێری ئەسپ سواری بوون. باشە ئەگەر کەسێک یەکەم جاری بێ بۆ ئەسپ سواری یەکەم شت کە فێر ئەبێت چییە؟ یا شوێنێکی دیاریکراوی هەیە ئەسپ بۆ ئەوەی کە بچی نزیک بیتەوە لێی؟ ئەو کەسانی کە سەردانمانەکەن یەکەم شت دەچنە ناو ئەستەبڵی ئەسپەکان و شوێنیمانەوەی ئەسپەکانەوە لە نزیکەوە ئەسپەکانە بین و تعاملی لەگەڵا ئەکەن و ئێمەش زۆر کات هاوکاریانەکەین کە چۆن تعامل لەگەڵ ئەسپەکانە بکەن و دواتر کاڕۆنە ناو گۆڕەپانی یانەکەمانەوە لێ کاپتنی لەگەڵای و فێربوونە سەرەتاییەکانیان فێرەکەن و ئەگەر تا ڕادەیەک بتوانەوە کەمێک لیان دوورەکەنەوە ئەگەر بزانن تر زیان دڵە ڕاوچەیشانەیە بەردەوام لەگەڵیان هابن هەتا و کاتێکە کە ئەچێتە سەر ئەسپەکە هیچ گۆشەیەکی هەیە گۆشەیەکی دیاریکراوە بوون بەلای چەپا بەلای ڕاستە یاخود چۆن قاچ ئەباتە سەرەوە؟ ئەسپ کە کاتێ سەر پشتێکەویت و قاچەکەیتە ناو ئاوزەنگەکەیەوە بێ بەلای چەپا سەرکەویت بۆ بەلای چەپی شادابەزیتەوە چونکە ئەگەر ئێمە سەیری ڕابردوومان بکەین کە لە هەموو بۆ نمونە و شۆڕشانیانە و شەڕانی کە لە ڕابردوودا ڕوویداوە سوارەکان بەلای چەپا سەرکەوتون و بۆی کە بەردەوام قەڵغانەکان بەدەستەوە بێ بۆ پاراستنی خۆیان. ئەمە چیرۆکی پشتەوە بەڵێ زیاتری باشە. لە دوای هاتنی فێرخوازێک کە فێری ئەو کۆرسانە بێت ئەتوانێت بەشداری چالاکی دەرەوە بکە پاڵەوانێتی بکە یاخود ئەمە تەنها بۆ ئارەزوومەندێکی خۆیەتی؟ بەتەکید ئەوانەی کە بە تەواوەتی فێری ئەسپ و ئەسپ سواریە بن ئەگەر و چالاکی وەگەر و پاڵەوانێتیانی کە ڕێک بخرێ و کە بڕایشە لە داهاتوە چەندین چالاکی پاڵەوانی ڕێک بخرێ توانێت بەشداری بکات و بتوانێت
نەتیجەیەکی باشش بەدەست بێت. ئەمە کچان و کوڕانیش ئێستا بەردەوام یا تەنها بەس کوڕان سوارە خۆیانە بینی ڕێژەیەک چند ڕێژەیەکی زۆر زیاتر لە چاو کوڕانە ئەگەر بە ڕێژە بڵێ بە تقریبی لەوانێ لەسەر و سا 75 خانمان بێت و لە سا 25 پیاوان بێت کوڕان. باشە لە ڕووی زانستیەوە سوودەکانی ئەسپ سواری چییە؟ ئەسپ سواری زۆرترین سوودی هەیە یەکێ لەوانە کە ئارامیت پێبەخشێ یەکێ لەوانە کە دوو ماسوولکەیە لە چاوە هەتا لە کاتی مەلەوانی شاناجوڵە لە کاتی ئەسپ سواریانە بێت ئێمە چەندین چارەخوازمانەیە کە لەوانەیە حاڵەتی نەخۆشی ئۆتیزمیان هەیەن بۆ لامان کە دکتۆرەکان بۆیانە نووسن و لەوێ فێری ئەسپ و ئەسپ سواریانەکەین ئێمە چەندین چارەخوازمانەیە کە حاڵەتی ئۆتیزمیانەیە ئێستا بە تەواوەتی فێری هەنی وەکو چارەسەرێکی پزیشکی بەکار حاڵەتانەتان هەیە زۆرە کە پزیشک بۆتانێرێ زۆرە هەنی حاڵەتەکان لە حاڵەت دەرچوو بۆ بەڕ زۆر ئەمە وەکو توێژینەوە زانستەکان ئاماژیان بۆیەوە کە هەندێک جوڵە هەیە ئەسپ سواریا دەستەکەی لە وەرزەکانی تا دەست ناکەوێت بەتەکیدەوە ئەو ئارامی کە لەگەڵ ئەسپا دەسەکەوێت ینی زۆر جیاوازترە لە وەرزشانەی تر کە ئەنجامی بدێت. کا گۆران باسی خواردنە کرد خواردن بە ئەسبان ئەبێ کەی ئەسپ بەکار بهێندێ بۆ سوارچاکی چەندێک پێش ئەوە خواردنی درابێتەیە چۆنە ئەمە ئەبێ ئەسپەکان بۆ نمونە بە پێی قەبار و بە پێی لەشی خۆیان دابەشەکرێن تۆ هەنێ ئەسپێلوانێ پێویستکە ڕۆژی دوو ژەین بیتێ هەنێ ئەسپێ پێویستکە سێژەین بیتێ هەنێ ئەسپێ پێویستەکە بەردەوام خواردنی بیتێ و لە حاڵەتێکا بکرێتە هینەوەی کە ئەسپەکە تێر بێتوین بێت ژەمێکی کەمتر ئەخوات و چەند ساعتە پێش دەرکردن نتوانی ئەسپەکان دەرکرد. خواردنەکان چین زیاتر خواردنەکانەوەی کە عادەتەن لێرە ئێستا بەکارێت بۆ نمونە لە مۆسیماکە ئێستا مۆسیمی وێنجە بەکارێت جۆ بەکارێت کا بەکارێت نەخاڵە بەکارێت هەنێ ئێستا لە شێوازی پرۆتین و خۆشبەختانە ئێستا بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان و تا بڵێن لە عێراقیشا علەفی ئەسپ بەرهەمەیەنرێت یانی ئێستا پڕە لە هەموو موادانی کە زەرورە بۆ ئەسپ بەکار بێت. کا گۆران ئەسپەکان زیاتر لە کوێیەت ئێستا پێشتر زۆر ئەو ترای خۆ ئەسپی کوردی ئەسپی ڕەسەنی کوردی ئەمەیە لەسەر ئەمە قسە بکەیت. ئەسپەکان لەکوێ دەستپەکان لە ناوخۆی خۆمانە هەیە لە وڵاتی ئێرانەوە چکۆی ئێمە کە سنوورین لەگەڵیانە هاو سنوورین لێەوە ئەسپێکی زۆریەتە ئەم دیەوە لە دەریشۆ لە ئەوروپا ئەمە خۆمان چەندین ئەسمان هێناوە لێولایەن لە وڵاتە دراوسەکانەوە و ئەسپی کوردی ئێستا وەکو پێشتر ئاماژەم پێ خولیایەکی زۆری لەسەر لە شاری سلێمانیا و مجموعەیە برادر کە لەو مەجالەیە خوان ئەسپی کوردی زۆر باشیانێکە نەوەی ئەسپە کوردی باشەکانیان هەیە کە لە ئێرانە زۆر بەناوبانگن و بەکارێن بۆ فیستیڤاڵ و ڕمبازی و بۆ مەجای تۆمارکردنی ناوەکانیانە تۆمارکردنی ناوەکانیان سەر تۆمارکردنی ناوەکان ئەم ئەسپانە چۆن تۆمارەکرێن ینی ئەمانیش نەوەیان هەیە ئەسب ڕەچەڵەکە خوێنە ئەبێت تۆ بزانی ئەم ئەسپە لە چ تیرەیەکە لە چ ڕەچەڵەکێکە لە چ باوکو دایکێکە ئێستا من هەنێ ئەسمێناوە بچینە بوابی مەجای ئەسپی عەرەبیەوە کاوە لە ئەسپێکی عالەمی و تۆمارکراوە لە هەموو دنیاە هەیە من ئەسم هێناوە ئێستا تایەتی لە فیلەکاتیاتی کە چلەکان باوکی شێ بووە شەستەکان باوکی شێ بۆ باپیری چێ بووە لە چنەیە بووە چکامانە کە بۆ نمونە ئێستا لێرە ئینتاجیان لێ وەرەگرین چیان لێکنێمە کە سەر قژی پشتیان پێڵەنیاڵ ئەیکەینە ناو زەرفێکە و هێنێرین فاسی دیێنیان لێ وەرەگیرێت و لێەوە ڕەوانەی وڵاتە ئەوروپیەکانیان بەریتانیایان هۆڵندا بە DNA و کاتە تۆ ئەم ڕەچەڵەکی چی بن نرخەکەشی فەرقاکاوانە بەتەکید ینی خەتەکەی چی بێ عیلەکەی چی بێ پێوە نرخەکەی دیارەکرێ بەس هەنێ کاتی شەر نییە ئەو ئەسپێک کە لەو خەتی ئەسپێکی زۆر باش دەرچێ هەنێکا لەوانێ ئەسپێکی واش دەرنەچێکە لەو عیلە بەخۆت و ناودار و ئەوە نەبێت کا گۆران نرخی ئەسپەکان ئێستا لە چەند هەیە بە نمونە لە سلێمانیە نرخی گرانترین ئەسپ ئەگاتە چەند نرخی ئەسپ دیاریکراون ینی ئەسپێ لەوانێت لە چەند سە هەزارێکەوە بێت تا چەندین دەفتەر و زۆر زیاتر و چەنەها ئەسپەیەکە زۆر بەناوبانگن هەر لە سعرانەمەوە ئەنی ناکرێت تۆ پێوەری کێسا ئەسمانێ بۆ لایەنەکەمان بایی $30,000 $40,000 $50,000 و بەرەو سەرتری ژەمانە کە لە مەجای ئەسپی عەرەبیاوە لە ئەسپی کوردیشا هەیە تا نزیکی $100,000 بۆ بگرە زۆر زیاتری ژەڕۆ ئەمانە لە کاتی ئەگەر چالاکیان پێوکە مەترسیان کەمترە وەک لە ئەسپانیکە جۆرەکەیان کوالێتەکەیان باش نییە نا مەسەلە لە کوالێتیان یانی ئەمانە بۆ نمونە هەنێ شت پێشکەشەکەن هەنێ جوڵە و پێشکەشەکەن هەنێ پێشکەشەکە کە لە ئەسپەکانی تران نمایشەکەن جیاوازە بەڵێ هەم لە ڕەچەڵەکە هانیڵێ ڕەسەنن ئەمان ئەسپی ڕەسەن باشکە گۆران دو قسەت لەسەر وەرزشی ئەسپ سواری وە چ ڕێنمایەکەت هەیە بۆ ئەوانی کە
ئەیانەوێ ببن بە سوارچاکێکی باش. لە کۆتایە دەستخۆشی لە تۆکەم کاکاران بۆم بەرنامە جوانە و بۆ ڕێخستنیان بەرنمەیە داڵ و کەساناکەم نەچن سەر هەموو سواری بە هەموو ئەسپێ بکەن چکە ئەسپەکان هەنە کات خوڕەتیان هەیە بێت تۆ ئەسپی کە ئەسب سواری پێیەکی تۆ نایناسی چۆنە نازانی چۆنە هەنێکات لەوانەیە مەترسی لەسەر ژیانە دروست بێت و وەکۆ تا قسەشم ئێمە داواکارین لەلایەنی پەیوەندیدار کە بتوانن ئاوڕێک لە هوەری ئەسب سواری بەرنەوە و ئەوەی بە ئێمە کرابێتە ساکردومانەوە پلانی شوانێ لە داهاتوە زۆر بەرەو پێش بچین و بۆ هیوای کە بتوان هاوکاریمان بکەن لەدا. زۆر سپاس بۆ تۆ سەرکەوتوو بن کاگۆران، سپاس بۆ ئامادەبوون لە سپۆرت مەگەزین.